ئەم ساڵ یادی هەشت ساڵەی گشتپرسی سربەخۆی کوردستان بوو. بێگومان دیاسپۆرای کوردی لە کاتی گشتپرسی و ساڵانی دواتریش بە گەرم و گوڕی بەشداری لە هەڵمەتی بانگەشەکردن بۆ بەشداریکردنی خەڵک لە گشتپرسیەکەدا هەروە پشتیوانیکردن لێ بەشداریان کرد. ئێستا وەکو نەریتێکی ساڵانەی لێ هاتۆ لێرەکە لە هەموو شار و شارۆچکەکانی ئەوروپا جا هەرجێک دیاسپۆرای کوردی لێبێ یادی گشتپرسی دەکرێتەوە. ئەم هەفتەیە لە نەرویج، لە سوێد، لە دانیمارک، لە ئەڵمانیا و لە وڵاتانی دیکەش لە سەر تاسەری ئەوروپا گرتبوونەوەی ڕەنگاوڕەنگ بە ئاڵای کوردستان بە جلوبەرگی کوردی بە سرودی نیشتیمانی و گۆرانی کوردیەوە یادەکە کرایەوە. ڕێخەری یاکردنەوەکان کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی بوو و جگە لە کوردستانیان پشتیوانانی کوردستانیش ئەو ئەوروپیانەی کە پشتیوانی لە کوردستان دەکەن لە ئەوروپا لە یادکردنەوەکاندا بەشدار بوون و هەندێکیان قسەشیان کرد. سەرنجستان بۆ هەندێک دیمەنی یادکردنەوەکان ڕادەکێش. Opp menneskerettighetssituasjonen med iranske myndigheter hver gang. Den kurdiske kampen for selvstendighet, for likebehandling og kulturell frihet